از بيت قال ميفاني خوز دتر دانستاندنه بكم كانجي سبيكرنا باري تتردانو كاريجرياوي السر بازاران چيا ميفاني من برز دكتور راميار نافا سودي در قال مشهور بكاري ابوري بخير بين زور سپاس. بكرتي باسي بروسا كم كرت بهوي نبوني كاتبه طبعا دمي لسر زيادة لسر بابتي سبيكر نوي بارا رابوس طبعا لهمو جهان اما دیاردەیەکی كي باوا يعني نییە بەس لە هەرێمی کوردستان ڕەنگە لە هەرێمی کوردستان سەرەتا بێت و نوێژ بێتن لە دەرەوە بە $100 ملیۆن ئەم بابەتە سپیکردنەوەی پارەیە کەی سپیکردنەوەی پارە ڕوودەدات و چ کاریگەریەکی لەسەر ئابووری ئەو وڵاتە هەیە کە بە زۆری بڵێن ئەم پرۆسە تێدا ئەنجام دەدرێت. زۆر سپاس. طبعا سپیکردنەوەی پارە نظرێکی تاریخی هەیە لە ساڵی سیەکانەوە دەستی پێ کردووە تا ئێستاش بەردەوامە. پرۆسەیەکە کە بەردەوام پێویستی بە محارەبەکردن و بە دشکردن و بە ڕێگیری هەیە. ئەو پرۆسەیە کە لە کۆمەڵێک سەرچاوەی سەردەمی ناشەرعی هەوڵ دەدرێت کە داهاتەکان کۆ بکرێتەوە. ئەو پارەیە ئەو بڕەپارەیە کە بە شێوەیەکی نایاسایی کۆ کردیتەوە هەوڵ دەدات بە شێوازێک لە پرۆسەی دووەم لەگەڵ کۆمەڵک لە سەرچاوی تری یاسایی تێکەڵی بکە و بیختە حسابێکی بانقی یان سەرچاوەیەکی دروستکردنی داهاتێکی یاسایی دەڵێن بە شێوەیەکی ناسایی کۆی کردوتەوە مەبەستمان چییە؟ ینی بۆ نمونە چێن ئەوانەی کە سپیکردنەوەی پارە دەکەن یان غەسیل ئەموال دەکەن ئەو ڕێکخراوە ئیرهابیانن یان ئەو خەڵکانن کە لە مامەڵەی مادە هۆشبەرەکانەوە دەستیان دەکەوێت یان لە گەندەڵیەک یان لە عەملەیەکی گەندەڵی گەورە دووەلی مەسەلەن بەشدارن واتە ئەو داهاتە گەورانە دەگرێتەوە کە بەبێ سەرچاوەی یاسایی بەدەستی هێناوە. بەڵێ لە کۆتاییدا ئەو پرۆسەیە مەسەلەن لەگەڵ لایەنێکی تریوە بەرهێنان و هەوڵ دەدات بە بیکاتە شێوەیەکی یاسایی و دووبارە بیخێتەوە بازار لە مامەڵەی یاساییدا. باشە بانکی فیدرالی عێراق دەڵێتن ئێمە دەمانەوێت بەڵانسی نێوان نرخی دینار و دۆلار ڕابگرین بۆیە ئەم کارەمان ئەنجامداوە. سپیکردنەوەی پارە چ کاریگەریەکی لەسەر بڵێن لە دەستدانی بەهای دینار هەیە بەرامبەر بە دراوە نێودەوڵەتەکان؟ خۆی بە شێوەیە کە ینی تەنیا پارەسپیکردنەوە لە ناوخۆی وڵاتدا ناکرێت لە وڵاتی دەرەوە دەکرێت بۆ ناو وڵات و لە ناو وڵاتیش دەکرێت بۆ دەرەوەی وڵات واتە بریتینیە تەنیا لە ئەو شخصانەی کە خەڵکی وڵاتن دەیکەن بگرێت لەوانەیە خەڵکی وڵاتیش کە بێ لە عێراق بیکا بۆ نمونە خەڵکی عێراق بچیت لە مەسەلەن لە ئیمارات بیکات لە تورکیا بیکات لە ئەوروپا بیکات واتە پرۆسەیەکە کە پێویستی بە هەماهەنگی نێودەوڵەتی هەیە وەکەوەی کە عێراق کردی مەسەلەندا کە بۆیتە ئەندام ئێستا لە 2023 لە ڕێکخراوی ئیگومنت مەسەلەن بۆ نزیکی 170 وڵات بەشدارن لە بۆ ئەوەی کە محارەبەی غەسیل ئەموال بکرێن تەمویلی ئیرهاب بکرێن ئەو پرۆسەیەکە کە ئەو بڕەپارەی کە لە ینی بە شێوەیەکی ناشەرعی و نایاسایی بەدەست هاتووە بەشدار نییە لە داهاتی نەتەوەی لە وڵات بۆ نمونە کەسێک کە بە ملیارەها دۆلاری هەیە بە شێوەیەکی یاسایی نییە واتە ناتوانرێت بە شێوەیەکی یاسایی و ڕێپێدراو لە بانک دایبنێ یان حکومەت اعتیمادی بکاتە سەر لەوەی کە ئەو داهاتە زەریبەی لەسەر بگری ڕسوماتی لەسەر بگری جەماریی لەسەر بگری لۆیە بەشدار نییە لە داهاتی نەتەوەی وڵات و چ کاریگەری هەیە لەسەر ناجێگیری نرخی دراوەکان ئەوە پرسیارێکەیە کە ئەو پارەیە ئەتوو مەسەلەن دەبی ئەمەلی گۆڕانکاری تێ بکرێت بۆ نمونە ئەو پارەیە بە دراوەکی ئەجنەبیە دۆلارە یۆرۆیە مەسەلەن پاوەنە هەر شتێکە دەیگۆڕیت بۆ مەسەلەن دراوی عێراقی واتە ئەو شێوازەی کە بانقی مرکزی پێڕێوی دەکات بۆ دیاریکردنی نرخی دراوی بیانی لە بەرامبەر دیناری عێراقی سعرێکی سابتە جێگیرە کە جێگیر دەبیتن و ناتوانێت کاش بە شێوەیەکی زۆر بە ژێوەی کە ئەوەندە تەڵەبی لەسەر هەیە بێخیتە بازار لۆیە تەڵەبی دراوی بیانی بەتایبەت کە دۆلار مەسەلەن تەڵەبی زۆر لەسەر دەبی کە تەڵەبی زۆر لەسەر بیت عەرزی کەم دەبێتەوە لە بازار کە عەرزی کەم بووە بەو شێوەیە نرخی بەرز دەبێتەوە لۆیە ئەوانەی کە ساحیبی دۆلارێکی زۆرن بە شێوەیەکی نایاسایی پێیان کردووە دەتوانرێت مەسەلەن بیر لەوە ناکەن مەسەلەن بە حسابی سعری جێگیری بانقی مرکزی بکەن چونکە بە شێوەیەکی نایاساییە چەند بیان بکاتە دەست بەو شێوەیە کە نرخی بەرز دەبێتەوە. زۆر باشە لە وڵاتە پێشکەوتوەکان سپیکردنەوەی پارە زۆر زەحمەتترە لە وڵاتانی جیهانی سێم بە تایبەتی ئەگەر باسی خۆمان بکەین لە بە حکمی ئەوەی کە
پارەکە کاش تعاملی پێ دەکرێتن ئاسانە زوو تێکەڵ بکرێت لەگەڵ هەر پارەیەکی دیکە و پرۆسەکان بڵێم تێپەڕێنێتن لە هەرێمی کوردستان ئێستا حکوومەت هەرێمی کوردستان هەژماری منی ڕاگەاندووە لە کەرتی لە گشتی و بڕیاری داوایانی لە پلانیدا بۆ کەرتی تایبەتی بووم بە ساحبی هەژمارێکی تایبەتی خۆی هەموو مامەڵەکان بە هەژماری تایبەتەوە بکرێتن تا چەند ڕێگر دەبێتن لە سپیکردنەوەی پارە خۆی عراق لەبەرەوەی کە لە ساڵی 91ەوە دابراوێکی هەیە لە گەجیهانی دەرەوە بەتایبەت لە تەکنۆلۆژیا لە معاملە مالیەکانەوە لۆیە و لە دنیا لە هەموو مەسەلەن ئەوانەی کە ژمێریاری نێودەوڵەتین ئەوانەی کە ئیش دەکەن لەسەر اقتصادی جیهانی هەمویان تاکی لەسەرەوەی دەکەنەوە کە لە ساڵ 85 تا ساڵی 2000کان نزیکی 200 ساڵ تەکنۆلۆژیای بانقی تەتەوری بخۆیت یەکە عراق لی بێبەش بووە لۆیە ئێستا کە خەڵک بەعام وعیەکی تەواوی نییە لەو بەکارهێنانی پارەی خۆی لە بانک یان اعتیمادکردن یان سێقە دروستبوون لە بانک لۆی هەمووی ئەو شتان ئاڵنگارین لەوەی کە دراوی کاش لە بازار نەمینێ یان لە ماڵ نەمینێ بخرێتە بانقی یەک لەو سیستەما جوان و ڕێکوپێکانەی کە حکوومەتی هەرێم اعتیمادی کردە سەریان ئیشی لەسەر کردی بریتە لە هەژماری من لەبەر کۆمەڵە کۆکار یەکەمیان ئەوەیە کە ئەتوو دوور دەبی لە دراوی ساختە چونکە بەردەوام دراوی ساختە لە نێوان وڵاتانی ئیقلیمی لە ناوە خۆدا لە عراقدا هەوڵی بۆ دەدرێەوە خەڵکیدا زەرمەند بووە دووەمیان گەڕانەوەی متمانەی بانکی و وعی دروست بوون و دەستگەیشتن بۆ ئەو تەکنۆلۆژیانەیان ئەو خزمەتگوزارانەی کە لە دەرەوە خەڵکی دەرەوە هەیەی سێمیان بۆ بنبڕکردنی گەندەڵی گەورە بۆ نمونە دزی سەدەکە لە عراقدا دروست بوو لەو ساڵانی ڕابردوو یەک لە هۆکارەکانی کەشفکردنیان یان دۆزینەوەی بریتی بوو لە کارتی بانقی چونکە پەنایان بوو بەشێک لە کارتی بانقی بەشێککە بریتە لەوەی کە ئەو عەرزەی کە لەسەر دراوی بیانی هەیە لە بازار کەم دەبێتەوە هەموو ئەوانە هۆکارن کە ئەو پرۆسەیە هەژماری من یەکە لە پرۆسە هەر سەرکەوتوەکان بەڵام لەوانەیە ڕاهاتنی لێماوەیەکی کورد کە ئێستا ئەمە زۆر پەلەینیان زۆر دەمانەوێت چکە ئمە هەوڵ دەدەین شەڕ لەگەر کات بکەین لەوانەیە لە ئێستادا ئەم ئاسەواری تەواو سەداسەد نەبین بەڵام لە چەند ساڵی ئایندا زۆر باش دەیبینین زۆر سپاس بەڕێز دکتۆر ڕامیر وەڵزی سپاس شۆربە کاریابووری بوو ئەو شۆربەکانە کە لەگەڵ ماوەی سپاس زۆر سپاس